هەر کاتێک نرخی نەوت دادەبەزێ یان بۆری نەوتی هەرێم گرفتی بۆ دروستە بێت، ڕاستەوخۆ کار دەکاتە سەردۆخی دارایی حکومەتی هەرێم و موچەخۆران. بەڵام کاتێک نرخەکەی دەبێتە چەند هێندە و داهات زیاد دەکا، هیچ لە دۆخەکە ناگۆڕێت. ئەمە ئەو مەتەڵەیە کە ساڵانێکە هاوڵاتیانی کوردستان لە گێژاوی ناشەفافی و نادیاری داهاتەکاندا بە دوای وەڵامەکەی داوێڵن. لە چەند ساڵی ڕابردوودا حکومەتی هەرێم بەردەوام پاشەکەوتی موچە و ڕاگررتنی پرۆژە خزمەت گوزاریەکانی داخستە ئەستۆی دابەزێنی نرخی نەوت و بڵاوبوونەوەی پەتای کۆرۆنا و شەڕی داعش و هاتنی ئاوارەیەکی زۆر بۆ هەرێم کە گوایە بەو هۆیەوە ناتوانرێت لە کاتی خۆیدا موچەی فەرمانبەران بدرێ. بەڵام دوای ئەوەی بەشێکی زەر لە هۆکار و گرفتەکان نەمان و ڕەوینەوە، حکومەت هیچ لێکدانەوەیەکی نەبوو. دۆخی خراپی داراییش وەک خۆی درێژەی پێدرا. لە ساڵی 2017 و 5 ساڵ لەمەوبەر سەرۆکوەزیرانی عێراق سەرکەوتنی بەسەر داعشدا ڕاگەاند و ئەو شەڕە کۆتایی هات. لە کۆتایی ساڵی 2020 و سەرەتای 2021دا پێکوتەی کۆرۆنا کەوتەکار و ئەمەش مەترسیەکانی کەرەنتینە و بڵاوبوونەوەی پەتای کۆرۆنایی کەم کردەوە. نرخی نەوتی خاویش کە سەرچاوەی سەرەکی داهاتی هەرێمە بەردەوام لە زیادبووندایە. ئێستا نرخی هەر بەرمیلێک نەوتی خاو لە دەوروبەری 90 دۆلاردایە و بەرزترین ئاستی خۆی لە 9 ساڵی ڕابردوودا تۆمار کردووە. بەمەش داهاتی هەرێم لە فرۆشتنی نەوت دوو قات زیادی کردووە، سەرەڕای ئەوەی ماوەی 2 ساڵە بانکی ناوەندی عێراق نرخی گۆڕینەوەی دۆلاری ئەمریکی بەرامبەر دیناری عێراقی لە 180,000 دینارەوە بۆ هەر 100 دۆلارێک کردووە بە 145,000 دینار. بەمەش 90 دۆلاری نرخی هەر بەرمیلێک نەوت لە ئێستادا بەرامبەرە بە زیاتر لە 106 دۆلاری ئەمریکی بۆ هەر بەرمیلێک. بەو پێی ئەگەر لە ڕابردوودا 100 دۆلار 118,000 دینار بووبێ، لە ئێستادا 100 دۆلار 145,000 دینارە. ئەمەش بە جۆرێکی دیکە زیادبوونی داهاتی نەوتە بۆ حکوومەتی هەرێم بەڕێژێ لە 125 بەو پێی حکومەت بە دۆلار نەوت دەفرۆشێت و بە دینار خەرجی و موچەی فەرمانبەران سرف دەکات. لە لایەکی دیکەوە بەراوردکردنی دۆخی ئێستای کۆرۆنا بە چەند ساڵی ڕابردوو، هەرێمی کوردستان لە کەرەنتینەی گشتی و داخستنی سنوورەکان و ڕاگررتنی چالاکیە بازرگانیەکانەوە گواستراوەتەوە بۆ کرانەوەی سنوورەکان و دەستپێکردنەوەی چالاکیە بازرگانیەکان و بەمەشداهاتی گومرگەکان زیادیان کردووە. سەرباری زیادکردنی باج و ڕسوماتی مامەڵە و خزمەت گوزاریە حکومیەکان لەسەر هاوڵاتیان کە هەندێکیان لە 400 زیادکراون و چەندین باجی دیکەش زیادکراون کە پێشتر نەبوون. حکومەتی هەرێم چەندین باج و ڕسومات و پارە لە هاوڵاتیان بۆ چەند بوارێک وەردەگرێت، لە کاتێکدا ئەو پارانە بۆ بوارەکە خەرج ناکاتەوە. لەوانەش باجی ژینگە و ڕێگاوبان کە لە شۆفێران وەردەگیرێت، بڕینی تەمینات لە موچەی مانگانە، بڕینی بڕی لە 170 خانەنشینی لە موچە، لەگەڵ چەندین بڕی پارەی تر کە لە هاوڵاتیان وەردەگیرێت و ناچێتە ناو سندوقێکی تایبەت بەو بوارەوە. سەرەڕای ئەوەی حکومەت کاتێک پێشینەکانی خانوبەرە و هاوسەرگیری و کشت و کاڵی و قەرزی بچووک لە هاوڵاتیان وەردەگرێتەوە، تێکەڵ بە داهاتەکانی خۆی دەکاتەوە و هیچیان ناچنەوە نێو سندوقێکی تایبەتەوە بۆ ئەوەی سەر لە نوێ بۆ ئەو بوارە خەرج بکرێنەوە. لەگەڵ هەموو ئەمانەشدا و سەرەڕای زیادبوونی داهاتەکانی هەرێم بە چەندین شێواز و ڕێگا، بەڵام بەهۆی دەستگرتنی هەردوو حزبی خاوەندەسەڵات و هێزی چەکداری لە هەولێر و سلێمانی، هێشتا داهاتەکان نادیارن و نەتوانراوە دۆخی دارایی گشتی و موچەی هاوڵاتیان گۆڕانی بەسەردا بێت. مانگانە لە سەروبەندی دابەشکردنی موچەی فەرمانبەراندا بابەتی لێبڕین و دواکەوتنی موچە دێتەوە ئاراوە و حکومەت بە ناوی خۆگونجاندنی لەگەڵ داهاتی بەردەستدا موچەخۆران تووشی لە ڕاوکەی بڕان و کەمکردنەوەی موچە دەکات. خۆگونجاندنی حکومەت لەگەڵ داهاتەکانی بەردەستیدا لە کاتێکدایە داهاتی بەردەستی وەزارەتی دارایی لەلایەن پارتی وێکێتیەوە دابین دەکرێت و ئەو دوو حزبە دەستیان بەسەر داهاتەکانی نەوت و ناوخۆدا گرتووە و بڕێکی کەمی دەدەنەوە بە حکومەت. ئەمەش لە ماوەکانی ڕابردوودا چەندین جار لەلایەن ئەو دوو حزبەوە دانی پێدانراوە و پارتی وێکێتی بەردەوام یەکتری بە نەگەڕانەوەی داهاتەکانی ژێردەستیان تاوانبار دەکەن. هەموو ئەم هۆکارانە شوای کردووە هاوڵاتی و موچەخۆری هەرێم متمانەی نەبێ بەو دۆخەی ناهەموارەی لەلایەن دەسەڵاتدارانی هەرێمەوە لە ژێر ناوی قەیران و کەمی داهاتدا دروست کراوە.